وەکو یەکەمین سنتەر لە عێراق و سێمین سنتەر لە خۆرهەڵاتی ناوەڕاست کۆمەڵە ئامێری ڕۆبۆتمان هێناوە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکان بۆ ئەم نەخۆشیانەی کە لە کارکەوتنی دەست و لاقن ئەم ئامێرانەش خۆیان دەبینی لە سێ جۆر ڕۆبۆت لە کۆتاییشدا ڕاپۆرتێکە دەداتێ لەسەر نەخۆشەکە ڕێژەی باشبوونی نەخۆشەکە پێت دەڵێ ئەمڕۆ چۆنە ڕۆژی کە چۆنە ڕۆژەکانی دواتری چۆنە واتە هەموو ڕۆژێ داتای خۆ دەداتێ لەسەر بەرەو باشچوونی نەخۆشیەکە دیارەمە یەکێکە لە ڕۆبۆتەکانی کە پێی دەگوترێ ئارتاچ ئەمە لە ڕێگەی ئەم ئامێرەوە لەگەڵ مشکی نەخۆشەکە دەبەسترێتەوە بۆ ئەوی نەخۆشەکە جوڵەی بۆ بگەڕێتەوە جوڵەی پەنجەکانی جوڵەی ئانیشکی جوڵەی مەچەکی و جوڵەی شانیشی یعنی تەواوی جوڵەکانی دەستی پێ دەکرێت تەنانە نەخۆشەکە ئەگە جوڵەشی سفر بێت ئەم ڕۆبۆتە جوڵەی پێ دەکات بۆ ئەوەی هەم نەخۆشەکە پەنجەکانی هەم ئەوەتە شانی هەم ئەوەتە مەچەکی بۆ ئەوی توانای جوڵەی بۆ بگەڕێتەوە ئاشان نەخۆشمان هەیە سەیدەکەی دەمانگ چارەسەری سروشتی وەرگرتووە سەیرێکی جوڵی دەست و لاقی بۆ نەگەڕاتەوە تەنانەت ئەمڕۆ نەخۆشێکمان هەبوو بە سێ جەلسە سەیرێکی جوڵی لاخەکانی بۆ گەڕاوەتەوە نەخۆشمانەیە ساڵێک جوڵی بۆ نەگەڕاتەوە سەرێکی بەیازە زەرسە دەتوانێت بڕوات حاڵی خاصم زۆر خراپ بوو بەڵام سپاس بۆ ئەمێری پێشکەستوانە و سپاس بۆ دکتۆر نەبەزیشکە دەخوا بەزیاد بیستە بەرەو باشتر چوومە و الحەمدوللا عیبم نییە و جاران تقریبا بۆی گەڕاتەوە هیچ عیبێکی نییە سپاس بۆخوا دەستخۆشی لە کاک دکتۆر دەکەم کە پێشەوەی بێمەم سنتەرە هیچ لاخنەوە بەڵام کە هاتم ئەوە لاخم بۆ گەڕا زۆر سپاسی کاک دکتۆر دەکەم بۆ ئەم ئامێرە چاکانی کە لە سنتەرەکەی هەیە.